سڵاو بینەران بیسەرانی ئەزیز، من شەنگ خەلیل لە پرۆگرامی پزیشکی ئەو لەگەڵتانم. پرۆگرامی ئەمڕۆمان دەربارەی دووگیانیە کە تایدا باس لە گرنگترین ڕەنمایەکان بۆ خانمانی دووگیانەکەن بۆی بتوان تەندروستی خۆیان و کۆرپەرەکەیان پارێزن لە ماوەی دووگیانیدا. میوانی ئەمڕۆمان دکتۆر شایان جەلالە، پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی مناڵبوون و ژنان. زۆر بەخێوی تۆریگیان. زۆر سپاس دکتۆریگیان. زۆر سپاس بۆ بەرنامەکە. خۆشبی گوڵەکەم. سپاس. دکتۆرە، سەرەتا بۆ دەست پێ بکەین خانمێک کە بێ دووگیان بێت، ئەو گۆڕانکاریانە چین کە لە شازی ژیانە پێویستە ئەنجامی بدات لە ڕێی خۆراک و تاواکاری خۆراکیەکانەوە؟ لە ڕاستیدا خانمی دووگیان وا پێویستەکە کە سێمان پێشەوەی دووگیان بێ پلانێک بەرنامەیە بۆ خۆی دانێ. لەوانە ئەگەر هاتوو وەزنی زیاد بوو باشتر وایە وەزنی دابەزێنێ و ستایلی ژیانی بگۆڕێ بە ستایلێکی تەندروست. ئەو خواردنانەی کە تەندروستن وا پێویستەکە بخورێت، طبعاً سەوزە و میواتەکان پرۆتینی زۆر تیابێ، وا باشترە خواردنە خێرایەکان یاک ئەوانەی کە خێرا دروست دەکرێت و شیرینیە زۆرەکان و ئاردیسپی و ئەمانە واز لێ بێنن. وەگەرە جگەرە ئەخواتە خونێرگەلا خوات باشتر وایە لێی دوور بکەوێتەوە. دکتۆر، بەشەی گشتی ئەو کارانە چین کە ڕێگری ئەەکەن لە دووگیان بوون و پێویستە لێی دوور بن خانمان؟ بەڵێ، ئەوەی ڕێگریەکە تەمان تەندروستی دەرونی زۆر گرنگە، چکە گە دەرونی باش نەبێت ئەو کاتە هێلکە دابەزینی بەباشی نابێت و لەگەڵیا هەندێک دەرمان هەیە وەکو دەرمانی نەنستیرۆیدەل ئەنتیڤلامەتەری دزیز وەکو پۆنستان، ڤۆڵتارین. ئەمەوە باش ینی باشترە لە کاتی هێلکە دابەزینەکە نەخورێت، یاخود کاتی بڵین جوودبوون لە کاتی هێلکە دابەزینەکەدا زیاتر ڕوو بدات. بۆ نمونە گەر هاتوو خانمەکە یاخود هاوسەرەکە ئیشێکیان هەیە لەو کاتەدا دوورن لە یەک باشتر وایە داوامەکانیان بگۆڕێ بەرەو باشی کە لەو کاتەدا جوودبوونەکە ڕوو بدات. دکتۆرە، چ خانمێک باشتر وایە کە دووگیان نەبێت لە ڕووی ئەو گرفتە تەندروستیەکانەوە؟ بەڵێ، ئەو خانمانەی کە کێشەی تەندروستیان هەیە، بۆ نمونە کە زەختیان هەیە و زەختەکان کۆنتڕۆڵ نییە، یاخود نەخۆشی شەکران هەیە و شەکرەکان لە 6.5 شەکری سێمانیان زیاترە، یاخود لە 7 زیاترە. ئەو خانمانەی کە نەخۆشی دڵیان هەیە و نەخۆشی دڵیەکە بڵین دەرەجە 3 و 4، یاخود بڵین نەخۆشی ڕەبۆیان هەیە، ڕەبۆکەیان کۆنتڕۆڵ نییە، وا پێویستەکە ئەمانە کۆنتڕۆڵ بێ ئەنجا بتوانێت دووگیان بێت. گونجاوترین تەمەن چ تەمەنێکە بۆ مناڵ؟ گونجانترین تەمەن خۆی بەپێی زانست ئەڵێ وا باشترە تەمان لە خوار 35 ساڵیەوە بێ، بۆچی چکە لە دوای ئەوە کوالیتی و ژمارەی هێلکەکان ئەگۆڕێت بە تایبەتی لە دوای 40 ساڵیەوە. طبعاً وا باشترە 35، بەڵام ئەگەر خانمەکە لە دوای 40 ساڵیەوە بوو، ئەگەر دووگیانیش بوو بەهۆی یعنی زروفەوە، بۆ نمونە درەن بڕیارە بڵین هاوسەرگیری بکات یاوا پێویستەکە لەو کاتە سک بکە، باشتر وایە طبعاً هەندێک تێست بکە لە کاتی دووگیانەکەیە وەکو سۆنەر لە کاتی سێمانگیە، یاخود هەندێک فحسی خوێنمان هەیە بۆ ئەوەی تەشخیصی بکەین ئایا ئەمە نەخۆشی جێنیتیکی لەگەڵ وەکو داون سندرۆم یاخود ئێدوارد مجموعە نەخۆشی هەیە وەکو جێنیتیکەکان. دکتۆر، باسی پشکنینەکانی کرد. پرسیارەکەم ئەوەیە گرنگی سەردانکردنی بنکە تەندروستیەکان بۆ خانمانی دووگیان چییە؟ بنکە تەندروستەکان بە یاخود پزیشکی پسپۆر بە؟ بەڵێ، خۆی خانمەکە کە زانی دووگیانە وا باشترە لە 10 هەفتەی بیدایەتە سەردانی پزیشکی پسپۆر یاخود بنکە تەندروستیەکان بکات. طبعاً لە بنکە تەندروستیەکانە شتە سەرەتایەکانیان بۆ ئەکرێت، بۆ نمونە وەزنی ئەکەن بۆ بزان وەزنێکی نمونەیە یاخود بڵین زیاترە، بۆی دوایی بەراوردی بکەن کە لە ناوەڕاست و لە کۆتایی سکەکە بەراوردێکە بزان چەندێ وەزنی زیای کردووە و لەگەڵ یا پشکنینی میزیان بۆ کرێ بۆی بزانن ئایا بەکتریای شاراوە یاخود ئەلتیهاباتی تایە و لەگەڵیشە فەحسی خوێنیان بۆ یەکەن بزانین بێخوێنە یاخود خەپلەکانی خوێنی ڕێژەکەی چەنە و خڕۆکە سپیەکانی بۆی بزانین مەناعی خانمەکە چەنە و لەگەڵیشە ڕێنمانیان ئەدرێتێ لەو کاتە کە چی بخۆن و چی نەخۆن. دکتۆرە، کات و ژمارەی سەردانەکان چۆن بێت؟ لەکێو دەست پێ بکەن و ژمارەی سەردانەکان چی بە چەند سەردان بە لە ماوەی دووگیانیدا؟ بەڵێ دکتۆرەگیان، خۆی وا باشە طبعاً بەپێی حاڵەتەکە جایکەین. بۆ نمونە ئەگەر ئەمە یەکەم سکێتی یاخود چەند سکێکی کردووە یاخود نەخۆشی لەگەڵا، ئەگەر هاتوو یەکەم سکی بێ وا باشترە 10 سەردان بکە، ئەگەر هاتوو چەند سکێکی کردی بێ وا باشترە تا 7 سەردان. بەڵام ئەگەر نەخۆشیە تەندروستیەکانی هەبێ وەکو زەخت و شەکرە و غودە و ئەمانە ئەبێ سەردانەکان زیاتر بێ. بەپێی تەمەنی دووگیانەکەی ئەو پشکنە جیاوازانە چین کە ئەنجامێن بۆ
دایکەکە. بەڵێ تەمان خۆی پشکنین وا باشە لە سێمان پێش ینی ئیسکەکەەوە دەست پێ بکە. ئەو پشکنینانە و پشکنینی بڵین سێمانی بیدایەتی سکمان هەیە، سێمانی ناوەڕاستی سنفمان هەیە لەگەڵ سێمانی کۆتاییە. دکتۆرە پێش ئەوەی کە دووجامێت ئەو پشکنیانە چین کە بەڵێ ئەو پشکنیانە بەڵێ یەک پشکنینیان بۆکەین بۆ خوێن بۆی بزانی بێخوێن نییە بۆ یەگەرە بێخوێن بۆ چارەسەر بکرێ پشکنینی هەوکردنی دامێنمان هەیە بۆ یەگەر هەوکردنی هەیە بچکەمە کاریگەری هەیە لە سەر مناڵی پێشوەختە و هەندێک جاریانی ئەلتیهابەکە گوێزرێتەوە بۆ منداڵەکە لەگەڵ یا پشکنینمان هەیە بۆ ڕۆبلا بۆی بزانین خۆی کوتاوە یان نا چکەگە خۆی نەکوتابێ ئەبێ خۆی بکوتێت و ئەجا دوای مانێک ئەتوانێت سک پڕکە چکە ئەم کوتانە ناتوانین لە کاتی دووگیانە بینێ و پشکنینی دانەکانی بزانین هەوکردنی هەیە وا باشترە تەمان پێشەوە چارەسەری بکە پێشەوەی دووگیان بۆچی لە کاتی دووگیانە ناتوانێت بنجوەرگرێ ناتوانێت هەندێک دەرمان ئێمە ینی دەستمان بەسراوە ناتوانێت هەموو دەرمانێ بینچکە کاریگەری هەیە لەسەر کۆرپەلەکە و هەروەها تەمان بۆ پشکنینی گورچیلە بۆ بزانین پاڵاوتنی گورچیلەی مەزبوطە یاننا بە تایبەتی ئەوانەی کە زەخت و شەکرایان لەگەڵایە. دکتۆرە ئەگەر بینە سێمانی سەرەتا ئەو پشکنانە لە بەڵێ تەوان پشکنینەکە لە سێمانی بیدایەتە بە هەمان شێوە دووبارەیەکەینەوە بۆ کەم خوێنی فەحسی خوێنی بۆکەین فەحسی خوێنی دایکەکە بۆی بزانین ئایا لەگەڵ هاوسەرەکە گونجاوە ناقسەیان نا ئەگەر ناقص بووە هاوسەرەکەشی ناقسەیان نا و لەگەڵ یا پشکنینەکەین بۆ دیاریکردنی هەندێک نەخۆشی ڤایرۆسی وەکو ڕوبێلا سفلس ئەو HIV ئەیدز و لەگەڵ یا زەردوویەکان ئەمانە بۆچی چکە بۆ نمونە ئەگەر بڵین دیاری بکرێت نەخۆشی سفلیسی هەیە ئەتوانین بە چەند دەرزیەکی وەکو پەنسیلین ئەمە عیلاج بکرێت و ببێتە هۆی کە کۆرپەلەکە ڕزگاری بێ و تووشی نەخۆشیەکە نەبێت یاخود تووشی نەخۆشی زگماکیەکە نەبێت و لەگەڵی پشکنینی میزمان هەیە بۆ ئەوەی بۆ بەکتریای شاراوە بگەڕین بۆچی چکە دەرکەوتۆ بەکتریای شاراوە لە سایەسی ئەبێتە هۆی ئەوەی کە ئیلتیهاباتی گورچیلە دروستکە هەوکردن کە پێوتێ پایلۆنفرایتس لەمیشە لە ساسی کە تووشی ئەم ئیلتیهاباتە بوو تووشی تابوو لەرز بوو لەگەڵە ئەبێتە هۆی ژانی پێشوەختە و مناڵی پێشوەختە. دکتۆرە لە سەمانکانی ترە ئەو پشکنانە چین کە پێویستە ئەنجام بدرێت؟ بەڵێ تەوان وا باشتە ئێمە کە پشکنینی بۆکەین بۆ نمونە ئەگەر هاتوو غودەی هەبوو خانمەکە لە سێمانی بیدایەتە کە کردمان لە سێمانی ناوەڕاستی شاکەین بۆی بزانین ئایا غودەکەی کۆنتڕۆڵە یان نا بۆچی چکە خودە ئەگەر کۆنتڕۆڵ نەبێ ئایا غودەی چالاک بێ یاخود سام بێت ئەوە یاخود سست بێت ئەمە کاریگەریەکە لەوانێ بێتە هۆی مناڵ لە بارچوون یا مناڵەکەی کۆ ئەندامی دەماری ناتەواو بێ و لەگەڵ یا بە هەمان شێوە پشکنینی میز دووباراکەین ینی ئێمە جاری وایە پێویستەکە مانانە پشکنینی میزەکە بکەین بۆی بزانین هیچ بەکتریایەکی شاراوەمان هەیە کە خانمەکە خۆی نیشانەی نییە ئازاری نییە بەرمیزەڵانی نایشە بەڵام لە میزەکە دەرەکەی ئەوکوتم بۆیە ژانی پێشوەختەکە بکەینەوە و بە هەمان شێوە سەیری بڵێن پشکنینەکانی پێشوەختە ئەکرێت و بەراورد دەکرێت لەگەڵ ئەواندا. طبعا ئێمە لە ناوەڕاستی سکەکەشە زەختی بۆ ئەگرین هەروەکو چۆن لە بیدایەتە بۆمان کرد و بەراوردێکین لەگەڵ بیدایەتە وا باشتە طبعا کە تووشی زەخت بوو لە 15 بەدا کەمتر بێت و تو کە بوو بە 15 بەدا دەسەکەین بە عیلاج بۆیە ببێ بە 12 لەسەر 8 و وا پێویستەکە بۆ نمونە لەو کەمتر نەبێتەوە بۆی خوێن باش بچێ بۆ مناڵەکە بەنسبەت شەکرەشەوە شەکری شاراوەمان هەیە کە بێ فەحسەکەی بۆ بکەین کە پێوتێ گلوکۆستۆلانتس بە تایبەتی لەو خانمانەی قەڵەون یا مناڵەکەی پێشوان قەڵە و بۆیە بەسەر سکەکەی پێشوە شەکرەی هەبووە یاخود سست ینی کیسی وردە کیسی هەلکەدانی هەیە طبعا وا باشتەکە ئەم فەحسە بکات بۆیە بزانین ئایا تووشی شەکرەی سەر دووگیانێکە بووە یان نا. دکتۆر باسی کێشێکە پرسیارەکەم ئەوەیە زیادکردنی چەند کیلۆ لە ماوەی دووگیانی ئاساییە بۆ خانمێکی دووگیان؟ بەڵێ بە شێوەیەکی گشتی وا باشتر لە بینی 12 بۆ یعنی 11.5 بۆ 16 کیلۆ گرام ئەمە ڕێژەیەکی گشتیە بەڵام بە پێی وەزنی خانمەکەش دەوربێ ئەگەر زۆر زەعیف بێ ئەتوانێت تا 18 کیلۆ زیاد بکە ئەگەر قەڵەویش بێ باشتر وا لە 7 کیلۆ زیاتر قەڵەو نەبێ بەڵام هەچ کاتێک زانی بۆ نمونە لەمانێکە لەو ڕادەیە زیاتر کێشی زای کردووە تەمان ئەوە بێ زیاتر متابعە بکرێت چکە احتیمالیەتی تووشی پریکلامسیا بێ کە ئەمە زەختە بەسەر دووگیانێکە و فەحسی میزی بۆ بکەین زوو هەفتانە بۆی بزانین ئایا پرۆتین یاخود زولالی تایە لە میزەکە چونکە ئەمە کاریگەری لەسەر تەندروستی خۆی و کۆرپەلەکەیە بێ. دکتۆرە یەکێک لەو ڕێنمایانی کە باسی کرد ڤاکسینەکانە
پرسیارەکەم ئەوەیە گرنگی ئەو ڤاکسینانە چین و جۆری ئەو ڤاکسینانە چین کە بۆ خانمێکی دووگیان ئەنجامیدەن. بەڵێ خۆی طبعاً ڤاکسینەکان کە بکرێت پێش دووگیانی و باسمان کرد ڕۆبێلاز مهمە ناتوانین لە کاتی دووگیانیا بین بەڵام ئەو جۆرانەی کە مردوەکانیان پێڵێن کێڵدوانە ئەتوانین لە کاتی دووگیانیا بین بەڵام وا باشترە لە سێمانی سەرەتایە نەدرێ لە سێمانی ناوەڕاستا بین بۆ چیچکە کۆرپەلەکە دروستبوونی ئەندامەکانی تاوا بووە ئەوەی لە لای خۆمانەکرێت لە بنکە تەندروستیەکان تیتانەسا کە گەزازی پێڵێن کە ئەمە سکێجوڵیان بۆ دانرێ بۆیان نەکرێ یا خانمەکە ئەگەر بۆ نمونە زەردووی بۆ نەکرابوو یاخود احتیمالێتی بە زەردووی زۆرە لە شوێنەکە ئیشەکە توانێت هیپەتایتس بی وەرگێ یاخود ئەگەر پۆلیۆی وەرنەگرێ کێڵدوانەکە یان مردۆکە وەرگێت طبعاً ڤاکسینی ئەنفلۆنزاشمان هەیە کێڵدەکە باشتر وایە وەرگێ بۆ چیچکە خانمی دووگیان مەناعی زۆر کە مەلاوانەیە زوو تووشی ئەنفلۆنزا بێ ئەو کاتە تای بەرزە بێتەوە ئەم تاش تەسیر لە کۆرپەلەکەیەکە لەبەر ئەوە باشترە خۆیان بکوتن. دکتۆر بابەتێکی زۆر گرنگ ئەوش خۆراکەکانە ئەو خۆراکانە چین کە پێویستە خانمێکی دووگیان لی دوورکەوێتەوە لە ماوەی دووگیانیدا. بەڵێ طبعاً گرنگە لە کاتی دەستپێکردنی دووگیانێکە ئەو خواردنانەی کە ناکوڵێن بۆ نمونە گۆشتی نەکوڵاو یاخود هێلکەکە بەباشی نەکوڵاوە یاخود بەباشی نەبووە واتە هێلکەی کاڵ باش نییە چونکە ئەمە هێلکەی کاڵ لەوانەیە سالمۆنێلای تابێت کە تووشی گرانە تابێ و لەگەڵ یا خواردنە ئەو خواردنانەی کە جیوایان زۆر وەکو ماسی بەحرەکان یاخود ماسی قوتووەکان هەندێک ماسی تایبەتی هەیە کە نابێ بخورێ بەڵام ماسی مەسلحەی خۆمان کار بەکان ئەتوانێت بخورێ هەندێک ئەوانەی ڤیتامین ئەیان زۆرە وەکو جگەر تەوان باشتر وایە لە سێمانی بدایەتە نەخورێت و لەگەڵیشە خواردنە خێراکان باشتر وایە کەم بکرێتەوە یاخود نەخورێت. دکتۆر بەجگەرە بیرم کەوتەوە یەکێک لە گرفتە باوەکان کەم خوێنیە ڕێنمایە چێ بۆ ئەو خانمانەی کە کەم خوێنیان هەیە و لە ڕووی خۆراک و شازی ژیانەوە. بەڵێ طبعاً خانمەکان ئەگە کەم خوێن بوون وەکووتمان پێش دووگیانێکە بە چارەسەری خۆیان بکەن بەڵام ئەگەر دووگیان بوون و فەحسمان بۆ کرد بەڵێ لە سێمانی بیدایەتە ئەگەر لە 11 گرام کەمتر بێ ئەڵین کەم خوێنە لە ناوڕاستی سکو ئەخیرە لە دەونی و کەمتر بێ ئەڵین ئەمە کەم خوێنە طبعاً وا باشترە ئێمە ئەبێ حەپیان بۆ ئیزافە بکەین ئەم هەندێک لە خانمەکان ئەڵێ ئێمە بەس بە خواردن ئەمانەیە قەرەبووی بکەینەوە بە خواردن بە تەنیا ناتوانین ڕاستە ئێمە بقولیاتەکان باشە سەوزەواتەکان باشە گۆشت باشە گۆشتی سوور بەڵام ناتوانانی بەتەنیا ئەبێ ئەو کاتە دەرمانی ئاسنیان بۆ زیاکەین کە لەوانە فیڕەستەلفەیتە کە ئەتوانین بە پێی ڕێژەکەی دوانەیە سکەکەی تاکەیە ئەتوانین بە پێی ئەوە عیلاجی ئاسنی بینە. دکتۆر بابەتێکی تر ئەوەیە ئەو خواردنەوە گرنگی ئەو خواردنەوە بۆ خانمی دووگیان چییە و بۆی ڕێگری بکەن لە وشکبوونەوە و زیانەکانی وشکبوونەوە چین لەسەر کۆرپەلەکە و لەسەر تەندروستی دایکەکە. بەڵێ طبعاً ئەو زۆر گرنگە بۆ هەموو کاتێک بڵێ بەڵام لە کێشەی خانمی دووگیان چێ لە سەرەتای دووگیانیدا ناتوانێت ئەو بە باشی بخواتەوە ناتوانێت خواردنەکانیش بخواتەوە چکە تووشی دڵتێکەڵاتن و ڕشانەوە بێ ئێمە طبعاً ئێمە ڕێنمایی خانمەکانەکەین کە بتوانێت لە 8 پەرداخ مانای وا 2 لیتر بۆ 3 لیتر ئاو بخواتەوە بەڵام ئەمە ناتوانێت لە بیدایەتە ئەمە بخوا لەبەرەوە باشتر وایە بۆ نمونە پیاڵەی ئاودانێ بڵێن چارێکی جارێ پیاڵەی ئاو بخواتەوە بتوانێت یا گەرەوەی بۆ نەخورا بتوانێت لیمۆیەکی تێکە یعنی بیوشێت یاخود خەیار نعنا ئەمانی بیخاتە نای بۆی تامی ئاوەکە خۆش بێ و بیخواتەوە ئەمە لە سێمانی بیدایەتە لە سێمانی بیدایەتیش ئەگەر هاتوو ڕشانەوەکەی زۆر بوو وشکبوونەوەی لەگەڵا بوو لەگەڵ یا بڵێن وەزنی دابەزی لە سایە 5 میزەکەی زۆر خەس بۆ تەمەنەوە پێویستەکە کە داخلی خەسەخانە بکرێت و ئێمە عیلاجی مغەزی بینێ بە کانیۆلا بۆی تاویزی ئەو وشکبوونەوە بکرێت. دکتۆرە شێوازی تەندروستی خەوتن بۆ خانمانی دووگیان چۆنە؟ خانمانی دووگیان لە سێمانی بیدایەتە هەرچۆنێک بنون کێشەمان نییە چونکە بڵین سکەکەی گەورە نیە و زەخ ناخاتە سەر دەماری خوێنی بەڵام لە دوای سێمانی لەبەرەوەی زەخ دەخاتە سەر دەماری خوێن و ئەبێتە هۆی ئەوەی کە خوێن بە باشی نەگەڕێتەوە بۆ دڵی و تووشی تەنگە نەفەسی و زەخت نزمی ئەبێ لەبەرەوە باشتر وە لەسەر لاکان بنوێ و باشیشە پشتیەکی نەرم لە بینی هەردوو قاچیا دابنێ. دکتۆر بابەتێکی تری زۆر گرنگ کاتی گەشتکردنە کاتێک گەشتێکی درێژخان بکەن ڕێنمایی چیە بۆ ئەو خانمانە؟
بەڵێ گەشتکردن بەپێی کاتەکەی ئەگۆڕێ هەچ کاتێک گەشتکردنەکە بۆ نمونە لە 3 ساعات زیاتر بێ ئیتر بە تارە بێ یاخود بە سیارەوە پێویستەکە کە خانمەکە نیم ساعات جارێک ئیسراحەت بکات و لەو کاتەیە دابەزێت بۆ نمونە گەل لە سیارەیە یاخود لە تارەیە ئەتوانێت هەستێت پیاسە بکات و ڕاضە وەرزش بە قاچی بکات بەڵام لەو حاڵەتانەی کە خانمەکە خۆی نەخۆشی هەیە هی حاڵەتی تەندروستی بۆ نمونە لە بارچوونی بڵین دووبارەی لەگەڵا یاخود نەخۆشی خوێنمەینی لەگەڵایەوە باشترە دەرزی کلێکسین وەرگێ پێشەوەی سەفەرەکەی بکە و لەگەڵ تا کۆتایی سەفەرەکەی. دکتۆرە ئایا جوڵەی کۆرپە لە هیچ گرنگێکی هەیە و پێویستە چۆن بێت و لە چ تەمەنێکی دووگانێکەوە پێویستە دایکەکە هەست بە جوڵەی کۆرپەلەکەی بکە؟ بەڵێ تەمان جوڵەی کۆرپەرەکە بەپێی ئەوەی ئەم خانمە یەکەمێتی یاخود دووەمێتی دووەم سکێتی لە یەکەمە ئێمەوە چاوەڕێکین لە دوای 8 هەفتەیەوە مناڵەکە بجوڵێت و دایک خۆی تەمان مناڵەکەرە جوڵێت بەسۆنێت بۆمان دەرەکەی بەڵام کە ئەم هەستی پێکە لە دوای 8 هەفتەیە بەڵام ئەگەر هاتوو مەسکی دووەمی بێ ئەوە چاوەڕێکین لە دوای 16 هەفتەیە لەنا لە دوای چوارمانەی هەست بە جوڵەی مناڵەکە بکات تەمان وا باشترە کە تا بەرەو ئەخیر بڕوا زیاتر هەست بە جوڵەکانەکە بەڵام مانگەکانی ئەخیرە هەست بە جوڵەکەی ئەکات بەڵام هەستەکات تۆزێ حرەکەکەی کەمترە بەڵام نابێت جوڵەی کەمتر بێ وا باشە ینی ئێمە لە شەو ڕۆژێکە هەرە کەمترین ئەرەکەم کە خانمەکەستی پێ بکە ئەبێدا بۆ 12 جوڵە بێ بەڵام بۆ ئەو خانمانە ناڵین کە زۆربەی کات بە پێوەن و ناتوانن بڵین ئەگەیان لە خوان بێ بۆ جوڵەکان وا باشترە لەو کاتە لەسەر لای چەپ پاڵکەوێ بۆ ماوەی 2 ساعات و حسابیکە ئەگەر لە ماوەی 2 ساعاتەکە 10 جار بۆ 12 جار جوڵە ئەو کێشە لۆ کەمتر بوو ئەبێ سەردانی پزیش بکەن. دکتۆرە ئایا ئەنجامدانی وەرزش و جوڵەی زۆر بۆ خەلمانی دووگیان ئاساییە؟ بەڵێ خۆی چەند وەرزشێکمانەیە کە خانمی دووگیان ناتوانێت بیکە ئەوەی لە ژێر ئاوە کە مەلاکات بەڵام مەلەکردنی ئەتیادی کێشەمان نیە یاخود وەرزشی ڤیگرەسی ئەکسەرسای کە بەقوەتە ڕاکردنی بەقوت یاخودی هەڵگرتنی بڵین بارستایی ئەسقالەکان ئەمانە بۆ ئەو تەندروست نییە بەڵام ڕۆشتنی بڵین تۆزە سەریعیش بێ کێشەمانەیە کە پێوتێ بڵین هەر برسک ئەکسەرسایزەکە نەکا بڵێ وەسط بێ بڵین جوڵەکەی بۆ ڕۆشتن زۆر مهمە مەلەکردن ئەتوانێت بۆ نمونە ئەگەر خۆشی ڕاضەیە هەندێ ڕاضی کردو بەڵام زەخت نەخاتە سەر منطقی حوزی ئەتوانێت ئەو ڕازانە بکات. دکتۆرە قەلەقی و گۆڕانی زۆری میزاجی خانمانی دووگیان هۆکارەکەی چییە و چۆن ماوە لەگەڵ ئەمەیە بکەن؟ بەڵێ خۆی دووگیانی برێتێ لە گۆڕانکاری لە هۆرمۆنی گۆڕانکاری لە جەستەیی گۆڕانکاری لە دەرونی بۆچی دەرونیان تێکەچێت خانمەکە تووشی قەلەقیە بێت زۆرجار تووشی دڵتەنگی ئەبێت بەهۆی هۆرمۆنی ئۆسترۆژین و پرۆجسترۆنە و لەگەڵ یا خانمەکە ئەمە فسیۆلۆژیکی تازەیە کە جسمی پێیا تێپەڕە بێت و تەمان وا باشترە ئێمە خانمەکە و ئەندامانی خێزانەکەی ئاگادار بکەینەوە کە لەوانەی خانمەکە زۆر تووڕە بێت لەوانەی وا پێویستەکە لەو کاتە هەسکە هاوسەرەکەی بچێتە دەرەوە یا هەندێ بڵین بەبۆنی تایبەتی هەیە لە ماڵەکە یاخو بۆنانەی بەکانێ حاڵەتی دڵتەنگی بۆ دروستەکە نابێت ینی خێزانەکەی مە بە هەند وەرگن ئەبێ باکسەوە پاڵپشتی بکەن چکەمە گۆڕانکاریەتیان ڕۆیە. دکتۆرە گرنگترین نیشانە و گرفتەکان یاخود ئەو حاڵەتانە چین کە پێویستە خانمانی دووگیان ڕاستەوخۆ سەردانی پزیشکی پسپۆر بکەن؟ بەڵێ خانمی دووگیان هەچ کاتێک هەستی کرد کە هەوکردنێکی نائاسایی هەیە یاخود دەرداوێکی نائاسایی بەرەو زەرباوێک و سەوز باو لە دامێنیانە هەست بە خوڕان و سووربوونەوە ئەکەن و ئازار لە کاتی جوودبووندا یاخود خانمەکە هەست بە تا ئەکات ئازارێکی بەرمیزەڵان و سکێشەیەکی زۆر پشتێشەیەکی زۆر یاخود سەرێشەیەکی زۆر بەرچاوی ڕەشە بێ مەعیدەی ئێشێ یاخود هەستەکات تەوازنی تێکەچێت لەم کاتایە بێ سەردانی پزیشک بکە. دکتۆر ڕەنگە هەنێک لە خانمان ئاژەڵ بخێوکەن بۆنەی هۆکارەکەیانەوە بە یاخود لە ماڵەوە ڕێنماوی چێ بۆ ئەوان و چۆن خۆیان پارێزن لەو نەخۆشیانی کە ئەکرێت لە ئاژەڵانەوە بگوازرێتەوە؟ بەڵێ ئەوەی ئێمە باوە هەل لە کۆنەوە تا ئاسا پێڵێن میکرۆبی پشیلە کە لە پشیلە ترسن خۆی پشیلەی دەرەوە زیاتر ئەم نەخۆشیە بڵاو کات و بەتایبەتی لە پیسایەکەوە یاخود لە گۆشتی نەکوڵاوە کە میکرۆبی تۆکسۆپلازمۆسیس دروستە بێ وا باشێت تەبان خانمەکە خۆی دوورخاتەوە لە پشیلەی دەرەوە بەڵام ئەگە خانمەکە پشیلەی ماڵەوەی هەبوو باشتر وایە بە دەستکێشەوە بڵێن پاشەڕۆکەی پاکاتەوە یا ئەمپاکی نەکاتەوە لەگەڵ یا زۆر نزیک نەبێتەوانێ و تەمان ئەگەر هاتوو لەو
پێشتوشی ئەم نەخۆشیە بوو لە کاتی دووگیانەکەدا توش نابێتەوە بەڵام ئاژەڵەکانی تر بە تایبەتیەوەی ئێمە بڵین تەرکیزمان لەسەرێتی بۆ نمونە سەگا بۆ نمونە کە ئەمانە لەوانەیە تووشی ئەکیاسمائی بن یعنی کە لێوەی نزیکە بنەوانێ لەبەری خانمەکە مەناعی کەمە و باشتر وایە گاردنین یعنی ئەگەر دەستکاری باخوشتی کرد چکە لەوانەیە پیسایی پشیلەکەی تێچ بێ یاخود هی سەگەکە باشتر وایە کە گاردنین بە دەستکێشەوە بکە یعنی دەستکاری خۆڵی دەرەوە بکە یاخۆ ئینجانەکان ئەگەر ئینجانەکان لە دەرەوە بێ. دکتۆرە زۆرێک لە خانمان پاش دووگیانی بە بۆنەی ئەنی هەستەکەن ئازاری جونگەیان هەیە یاخود گرفتی دانیان هەیە کە ئەکرێ هۆکارێکی کەمیکالیسیۆم بێ. پرسیارەکەم ئەوەیە چۆن ڕێگری بکەن لە دروستبوونی کەمیکالیسیۆم و خۆیان پارێزن لەو نیشانانی کە پاش دووگیانی تووشێ بن. بەڵێ طبعا کالیسیۆم وا باشترە خانمی دووگیان 1200 بڵێ میلیگرام پێر کیلۆ ینی وەرگێ لە ڕۆژێکە ئەم کالیسیۆمە و لەگەڵیشا ڤیتامین دی نابێکەم بێ باشتر وایە لە 50 کەمتر نەبێ پێشەوەی سکە ئەبێ ئەم ڕێژەیە دیاری بکرێ یاخود لە کاتی سکەکە ئەتوانین بۆی بکەین و ڤیتامین دی تعویز بدرێتەوە بۆی تووشی ئەسکەنەرمە نەبێ خۆی و هەندێک جار کۆرپەلەکەشی تووشە بێ و بەم شێوەیەش ئەگەر کالیسیۆمی بڵین تعویز بدێتەوە ئەو کاتە دانەکانیشی تەندروست دەبێ و ئەبێ ئیهتیمامیش بە دانەکانی زوو پاکی کاتەوە ئەتوانێت سەردانی پزیشکیش بکە وتمان پێشەوەی ینی دووگیان بێ و لە کاتی دووگیانەکەشا بۆی بزانێگە کلۆریەک هەبێ بۆی چارەسەر بکرێت و بەنسبەت وا باشە ڤیتامین دیەکە لەگەڵ ئەو ڤیتامینانە بخورێت کە پۆتاسیۆمی بڵێم ڤیتامین کەی توی تیابێ بۆ ئەوەی کالیسیۆمی ناو ئێسک دەرنەهێنرێت و ببێتە هۆی ئێسکەنەرمە. دکتۆرێکێک لە گرفتە زۆر باوەکانی خانمان لە ماوەی دووگیانیە ئازاری پشتە لەگەڵ دڵتێکەڵ هاتن و دڵەکسێ چۆن چارەسەری ئەمانە بکەن و لە چ کاتێکە ئەم نیشانانە جێ مەترسیە و پێویستی بە چارەسەرە. بەڵێ خۆی دڵ تێکەڵاتن عادەتەن لە بەتایبەتی لە ئەمانەکانی سەرەتای سکە زیاتر خانمەکە ئەناڵێنێ پێوەی کە لەوانەیە لەگەڵ یا ڕشانەوەی لەگەڵا هەبێ ئەمە ئەگەر هاتوو وەزنی لەگەڵیا دابەزی لە سا 5 وەزنی دابەزی لەگەڵیا هەستی کرد کە هەڵەسێتە سەر بێت تووشی گێژبوونەوە بێت و زمانی وشکە بێت و لەگەڵیا بەرچاوی ڕەشە بێ من نیشانەی وشکبوونەوە لەم کاتەوە پێویستەکە کە سەردانی پزیش بکات و بۆ ئەوەی مغەزی وەرگێت و بڵین تعویزی ئەم ئلیمنتانە بدرێتەوە کە تیا نەقسە بەنسبەت دڵە کزێ ئەمە زیاتر لە ئەخیرەکانە ڕۆیا کە زەختی سکەکە زۆرە لەسەر گەدەوڕی خۆڵەکانی تەمان وا باشترە ئەمە 4 ساعت پێش خەوتن شتی سووک بخوات و ئەگەر توانی دوو پشتی لە ژێر سەریا دابنێت هەچ کاتێک زانی کە دڵە کزەکەی زۆرە ئەتوانین ئێمە عیلاجی بۆ دانین کە بۆ سکپەرەکە گونجاوە. دکتۆرە چی دەبارەت ئازاری پشت؟ بەڵێ ئازاری پشتیش تەبان بەهۆی هۆرمۆنی ریلاکسین یاخود هۆرمۆنی پرۆجسترۆن ئەمە زیاتر لیگەمنتەکان واتە بەستەرەکان ئەکشێن ئازاری پشتیان بۆ دروستەکە خولەوانەیە خۆی خانمەکە پێشەوە کەمی ڤیتامین دی هەبێ و کالیسیۆمی کەم بێ پشتێشەی بۆ دروست دەبێت تەمان وا باشترە ئەم جوڵی هەبێ لە کاتی سکپڕێکە بەڵام نابێت جوڵی قورسی هەبێ نابێشتی قورس هەڵگرێت و نوشتانەوەی بەخۆت نەکابێ بەڕێکی بنوشتێتەوە تەبعاً باشترە لە کاتێکا بڵین بەرەو ئەخیر بڕوات یعنی بەرەو ئەخیری سکەکەی و باشترە زۆر بە پێوە نەوەستێ قەیناکە گەتوانی پیاسە بکە بۆ نمونە بۆ 20 دقیقە بۆ نیو ساعت بەڵام نابێت زۆر بە پێوە بەسە باشە گەتوانی لەو کاتە دانیشە لە کاتێکا کە ڕێستی هەبێت بتوانێت لەو کاتە پاڵکەوێ بۆی بەستەرەکانی ئیسراحەت بکەن. ئایا ئاوسانی قاچەکان ئاساییە لە ماوەی دووگیانیە؟ بەڵێ ئێمە ئاوساوی قاچ بەلامانەوە ئاساییە لەبەر ئەوەی ئەمە چۆنەڵی بەعکسی گراڤیتیۆنیە باشە بەڵام هەچ کاتێک ئاوساوێکە لە دەست و لە دەموچاو و لە بینی چاوەکانیان ڕوویە ئەو کاتە نائاساییە ئەو کاتە بخانمەکە زوو فۆلۆ ئەپکرێ بۆ فاسیمیزی بۆ بکرێت بۆ پرۆتین لەگە زەختی بۆ بکرێت کە لەوانەیە ئەگەری بە توشبوونی بە زەخت زۆر بێت. دکتۆر کۆتا بابەتی مناڵبوونە پرسیارەکەم ئەوەیە گرنگی پلاندانان بۆ جۆری مناڵبوونەکە چییە و ئێوە پزیشکی پسپۆر چۆن ئەتوانن یارمەتی ئەو خانمانە بدەن لە هەڵبژارنی باشترین جۆری مناڵبوونە؟ طبعا جۆری مناڵبوون ئێمە کە باسی ئەەکەین و پێمان باشە باشتر وە لە 3 مانگ پێش ئەوەی بڕیار بە کە سک بکە ئێمە بێ باسیکەین چی بێ و تەبان ئامۆژگاری بکەین سروشتی لە هەمووی باشترە تەمان ئەوەی کە باسێکەین و دووبارەیەکەین و لە 3 مانگی ئەخیرا و چۆن شیر بات و یاخود چۆن منداڵەکەی ببێ لە 3 مانگی ئەخیرا بۆی باس ئەکرێ سروشتی وەکوتمان لە هەمووی باشە بەڵام هەندێک حاڵەت هەیە کە پێویستە کا بکرێ بە نەشتەرگەری بۆ نمونەگە مناڵەکە سەری نەهاتە بێ سوار بێ یا بۆ مناڵەکە
خانمەکە زۆر گەورە بێ و دایکەکە شەکرەی هەبێ یاخود مناڵەکە بچووک بێت و وێڵاشەکەی باش نەبێت و گەشەی مناڵەکە باش نەبێت ئەوە یاخود ئەمە چەند جارێک ئەمەلیات کرابێ لەم حاڵەتانەیە وا پێویستەکە و باشتر کە نەشتەرگەری دکتۆر بەشێک لە خانمان لەسەر داوای خۆیان ئەوانەیە کە نەشتەرگەری ئەنجام بدەن و هیچ گرفتێکی تریان نیە ڕێنمایی چێ بۆ ئەو خانمانە و زیانەکانی نەشتەرگەری مناڵبوون چیە؟ بەڵێ خۆی ئەمانەی کە بڵێن بڕیاری نەشتەرگەریەن لەبەرەوەی لە پێشە ترساون یعنی خەڵکی تریان بینەوە کە بە سروشتی بوویەتی کە تەقەڵی هەبووە یعنی ئەوان پێیانەڵێن کە ئەو ئەکسپیرەنسە یعنی بەو ئەزمونە تێپەڕ نەبێت بەس ئەمان نازان کە هەریەک و ئەزمموی تایبەتی خۆی هەیە بە تایبەتی لە مناڵبوونا هیچ مناڵبوونێک لەوەی تر ناچێت هیچ ئازارێک لەوەی تر ناچێت لەبەرەوە وا باشترە تاوان ئێمە ئامادەکاریەکە پێش ئەوە بکرێت و لەگەڵیشە طبعاً بۆ ئەوەی ینی بە سروشتی مناڵیان ببێ باشتر وایە کووتمان وەزنی نمونەیی بێ وەرزشی کرده بێت و خواردنی تەندروست بخوات و باری دەرونی زۆر زەرورە بۆ خانمەکە کە ئەم بڕیارە بات. دکتۆرە ئەو ئازارشکەنانە چین کە بەکاریان هێنن بۆ شێوازیش سروشتی و ئایا توانن وا لە خانمەکە بکەن کە هیچ ئازارێک نەبینێ؟ بەڵێ هۆی ئازارەکان ئێمە بە ڕێژە هەمانە بڵێ ئازارمان هەیە بەهۆی بە دەرزیە وکو دەرزی پێسیدین ئازارمان هەیە هۆرمۆن بڵین گازی پێکەنینی پێڵێن ئازارشکێنێکی ترمان هەیە کە ئەویش دەرزی پشتە کە بۆ یەکرێ دەمان ئەمانە هیچی لە ساسە کەمی ناکاتەوانێ ئەوەی زەرورە لێرە بڵین ئەو دەرزی ئازارەی کە لە پشتەوە ئەکرێت لە ساسە کەمی ناکاتەوە بەڵام ئەبێ بە خانمەکە بوترێت کە ئەمە لە سادە لەوانەیە خانمەکە نەتوانێت قوت بکە مناڵەکە بێتە دەرەوە ببێتە هۆی پچران و درانی دامێنی لەو کاتەیە لەوانەیە لە سادە پێویستکە لە ژێر بەنجە بدورێتەوە لەبەرەوە باشترە یعنی دوو جۆری بیدایەت بەکاربهێنێ بۆ ئازارشکێن. دکتۆرە پاش مناڵبوون خانمان چۆن گرنگی بە خۆیان بدەن وشێک لە پرسیارە زۆر گرنگەکان ئەوەیە کە وشەی زەیستان یاخود چلە ئەمە هیچ باگراوندێکی زانستی هەیە ومەبەست لێی چییە؟ بەڵێ خۆی طبعاً لە دوای مناڵبوون خانمەکە زۆر زەرورە گرنگی بە تەندروستی خۆی بە تایبەتی بە نەوعەتی خواردنەکانی کە نابێ خواردنی لە پڕدەستکا بە شیرینی و بەنانی سپی و لە پڕ هەڵوای بۆیێن و چکەمانە تووشی چیەکە قەبزیەکە لەبەرەوە بێ خواردێکی تەندروست چۆن خواردێتی لەوە پێش ئێستا وا باشترە بیخوات ئەمە یەک دوو تەمان خانمەکە جوڵە و ڕۆشتن بۆ ئەو زۆر زەرورە تاوان بەپێی ئەمەلیات و طەبیعیەکە فەرقەکە و لەگەڵیشە خانمەکە چۆنێتی وەستان و دانیشتنی زۆر زەرۆ بۆیە تەسیر لە پشتێشە و لە ملیەشەی نەکات و شیتە شەرنوجاتی منە لە کاتی شیردانا بێ بەڕێکی شیربات و پشتێک دانێت و مناڵەکەی بەرز بێت و ملی خوار نەکاتەوە کە بێ شیرەکەی باتێ و لەگەڵیشە ناحیەی دەرونی زۆر زەرورە کە بزانین لە ماوەی ئەو مانگەیە خانمەکە تووشی ناحەیەی گریان و خەمۆکی ئەبێ و تووشی ئەوا بێ قەلەقە بێ مناڵی چۆن بەخێوکە تا دەڕۆژ ئەتوانین بڵێن ئەمە ئاساییە بەڵام لە دەڕۆژ تێپەڕی کرد تەمان وا پێویستەکە کە خێزانەکەی ئاگادار بکرێتەوە و سەردانی پزیش بکە بۆی عیلاج وەرگرێ بەنسبەت چلەشەوە چلا ئێمە خۆمان لای خۆمان دوای مناڵبوون کە پێڵێن پێرپیریە لە 6 هەفتە بۆ 3 مانە ئێستا بەڵام لای خۆمان ئەڵێن ئەمە چلەی چوە ئەمە بەسییان لەو چ ڕۆژەیە کە خانمەکە لە گۆڕانکاری کە لە دووگیانێکەوە هەیە و پیا تێپەڕ بێ بۆی بچێ بەرەو تەبیعی ینی بەرەو خانمێکی سروشتی ئەو کاتە پێوترێ زەیستان لە لای ئەوان لە لای ئێمە پێوترێ پێرپیریە. دکتۆرە کۆتا ڕێنماچێ بۆ خانمانی دووگیان بە شێوەیەکی گشتی؟ بەڵێ کۆتا ڕێنمایی من ئەوەیە کە هەموو خانمێک ئەبێ ئەیتیمان بە تەندروستی خۆی بەبێ تەوان ئەوەی پلانی سکیشی هەبێ ئەبێ وەزنی خۆی دابەزێنێ وەرزش بکات و هەروەها هەچ کاتێک پلانی هەبوو بۆ 6 مان پێشەوە هەوڵ بە سەردانێکی پزیش بکە وەرزش وەکوتمان ینی وەرزش بکات و لەگەڵ یا ئەگەر هەوکردنی دانەکانی بوو زوو چارەسەرگیری هەوکردنی دامێنی هەبوو زوو چارەسەری بکات و لەگەڵ ئەگەر هاتوو کێشەی زەخت و غودە و شەکرەی هەبێ ئەبێ کۆنتترۆلی کە ئەنج ئەو کاتە پلاندانێ بڕاردانێ بۆ سکپڕی و لەگەڵی شافۆلیک ئەسید بخوا و لە کاتی دووگیانی کەشاوە باشەکە سەردانی پزیشکەکەی بە ڕێکوپێکی بکە و لەگەڵیشە ناحیەی هەر تەندروستی جەستەیی مهم نییە تەندروستی دەرونی زۆر مهمە هەم دیست خۆی ئەبێ خۆی حاضر بکە بۆ ئەوەی مناڵێکی تازە چۆن پەروەردەی بکە پێشەوەی کە ئەیتیمان بە هیچ تر و لەگەڵیشە هەچ کاتێک بوون منە پلانی نەبووسکەکە دروست بوون نابێنی گەران بێ نابێ بێتاقەت بێ بڵێ من سەردان ناکەمەوە ئیحتیمام نایەن بەخۆم تازە ئەمە دروست بووە تازە کێشم بۆ دروست بووە نا لە هەموو قۆناغێکە چارەسەری خۆی هەیە. زۆر سپاس دکتۆرەگیان بۆ زانیاریەکانت. زۆر سپاس دکتۆرەگیان بژیت سەرچاو. زۆر سپاس کە تا سەبینەر و بیسەرمان بوون تا زنجیرەی داهاتووە تەندروست بن.